چۆن ئامادەکاری بکەین بۆ ڕەمەزان. پرسیاری ئەوەی چۆن خۆمان بۆ ڕەمەزان ئامادە بکەین ئەگەرچی زۆر سادە و ساکارە، بەڵام لە جەوهەردا تا بڵێ پرسیارێکی گرنگە و بۆ ئەوە ئەشێ کە بەزودی بە شوێن وەڵامەکەیدا بگەڕین. مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی تایبەتمەندی خۆی هەیە و پێویستە ئەو تایبەتمەندیە لە هەڵسوکەوتی تاچی مولتەزیمدا بەدی بێت، واتە ئەندازێکی زۆر جیامان بکاتەوە لەگەڵ بەر لە هاتنی ڕەمەزان. ئەوەی لە تێگەیشتنی ئێمەدا هەیە ئەوەی کە ڕەمەزان بە جۆرێک لە جۆرەکانی ژیانی ئێمە ئەگۆڕێت، بەو مانایی ئێمە ئەبێت لە خەو و خۆراکمانەوە تا ئەگاتە بەرخوردکردنمان لەگەڵ دەوروبەرمان گۆڕانکاری تێدا دروست بکەین. ڕەمەزان مانگێکی تەواو تایبەتمەندی پڕ لە پەرستشە، واتە زەویەکە بۆ داچاندنی کردەوەی باش، کێڵگەیەکە بۆ چنینەوەی دانەوێڵەی عیبادەت. هەر بۆیە ناکرێ بەبێ ئامادەکاری و لە بەرچاو نەگرتنی تایبەتمەندیەکانی ئەم مانگە ڕاگوزار بەلاماندا تێپەڕێت. ڕەنگە هەر یەکەشمان جۆرە بەرخوردێکی تایبەتمان لەگەڵیدا هەبێت. ئەوە لە ڕوانگەی شەرعیشەوە ڕێگە پێدراوە. ئەگەرچی هەندێک لە پەرستشەکان بە تایبەتی نوێژە فەرزەکان پێویستە بە کۆمەڵ و بە شێوەیەکی دەستە جەمعی ئەنجام بدرێن، بەڵام ڕێگە لە تاکی دیندار نەگیراوە بە چ جۆرە پەرستشێک ئاسوودەیە ئەوە بکات، یان ئەیەوێت بۆ خۆی بە شێوەیە کە خۆی ئاسووداکات پەرستش بکات. ڕەنگە باشتر بێت بڵین خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان ورد دەبێتەوە بۆ دوو ئاست، ئاستێکی دەستە جەمعی و ئاستی تاکە کەسی. ئەگەرچی عیبادەتە کۆمەڵکاریەکان زۆر نین، بەڵام پاداشتیان گەورەترە. بەڵام لە ڕەمەزاندا عیبادەتە تاکە کەسیەکان تۆختر ئەبنەوە و خێر و پاداشتی زۆریشیان هەیە. بۆیە تاچی مولتەزیم ئەکرێ ئەم مانگە وەک کانگای عیبادەت و چاکەکاری حیساب بکات و بەرنامەڕێژی خۆشی بۆ بکات بەو شێوەیەی کە خۆی ئاسوودە ئەکات. ڕەمەزان خوامەدەکردنی بەڵێ دەوێ بریتێ لە وەکو چۆن مرۆڤێک یا ئینسانێک کاتە لە دنیادا بانگەشیەکەن بانگێکن بۆ کۆڕێک یا بۆ دەورەیەک بۆ خولێکی کاتی ئەگەر چەند ڕۆژێ بێ پێویستەکە خودی خۆی کەرەسەکانی پێویستی بۆ خولە چەند ڕۆژەمێنێت تۆ چەند ڕۆژی پێچێ و چی پێویستە بەڵاوی خۆی بۆ ئامادەکە. سەرەتاش بەڕاستی هەموو خواماداکردنێک لە ناخەوە دەست پێەکە، دواتر دێتە دەرەوە بۆ کردە بۆ ئامڕازەکانی ئەو پێداویستیانی کە بۆ بەڕێوەبردنی ئەو خولە. مانگی ڕەمەزانیش یەکێکە لەو لەو بەندات و لەو خواناسینانە و لەو خواپەرستیانەی کە پەیوەندی بە جۆرێک ڕاهێنان هەیە، جۆرێک لە ڕاهێنانی مرۆڤ لەسەر خۆگرتنەوە. چونکە ئێمە حەزکەین یان حەز نەکەین پەیامی ئیسلامی یەکێ لە ئامانجەکانی بریتێ لە فێرکردنی ئینسان کە فێری بکە چۆن لە دنیادا ئەیەوێ گۆڕان لە خۆیان دروستکە، چۆن پرۆسەی گۆڕان بەردەوام لە ژیانمانە بەرجەستە بێ. ڕۆژوو فێری پرۆسەی گۆڕینمانەکە، پرۆسەی خۆگۆڕین. ئەتوانین ئێمە ئاکارەکان ئەگەر چەند ساڵێکیش بێ پێوی ئالوودە بووبین دەتوانی بیان گۆڕین. ئەم خولەکە پێویستی بە خوامەدەکردنێکی ڕۆحی، خوامەدەکێکی مادی، خوامەدەکەیکی دەوروبەر و جەستەشش هەیە کە بتوانیت لەو خولەدا بەردەوام بی و پێداویستەکانی دابینکەین تا گۆڕانکاریەکە وەکو خۆی بێتە دی. دیارە هەموو کارێک لە دنیاە خۆ ئامادەکردنی ئەوێ جێبەجێکردنی شریعەتیش هەر لە دنیاە، بۆیە خۆ ئامادەکردنی ئەوێ بە تایبەتی ئەو کارانی کە پەیوەستە بە بەدەستهێنانی شوێنە باشەکانی بەهەشت و ئەو کارانەش بریتین لە فەرزە گەورەکانی ئیسلام کە ئەم فەرزە گەورانە خوای گەورە فەرمێ لە هەموو دینەکانی ترە هەر هەبوون و خوای گەورە بۆ هەموو میلەتە مسلمانەکانی پێش ئیسلامیشی هەرداناوە کە بە ڕۆژوو بن. بۆیە مانگی ڕەمەزان خوای گەورەش بۆیە دیاری کردو بۆی مسلمان خۆی بۆ ئامادەکە بە تایبەتی پیاوچاکانی پێشوو و سەلەفی ساڵح فەرموون لە مانگی ڕەبیعی یەکەمەوە 6 مانگ پێش ڕەمەزان خۆیان ئامادە کردووە بۆ مانگی ڕەمەزانەوە، دوعایان کردوتیانە خوای ڕەمەزانمان بەنسیب بکەین. لەبەرەوەی بەڕاستی ڕەمەزان بریتیە لە کۆکردنەوەی داهاتێکی زۆر بۆ سەفەری قیامەت و بریتیە لە کۆکردنەوەی توێشوویەکی زۆر بۆ ئەوەی کە لەو ڕێگە دوور و درێژەی ژیانە تووشی هەڵدێر نەبی، تووشی لادان نەبی و بتوانی بۆ عیبادەت و خواناسی یان زەمان تەحمل بکەیت. بۆیە بەڕاستی هەم دوعایان کردووە، ئینسانش کە دوعای شتێکی کرد دیارە خۆی بۆ ئامادەکە
وەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو پێشەوای ئێمە وەکو پێشەنگی ئێمە لە مانگی شەعبانە بە تەواوەتی لێی دەرکەوتووە، هەرچەندە پێغەمبەر صلی لە مانگەکانی تریشە دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بووە، لە سێ ڕۆژ لە هەموو مانگێکا بە ڕۆژوو بوو. ئەمانە هەمووی بتەوێت نەتەوێت خۆ ئامادەکردنە بۆ ڕەمەزان. لەبەرەوەی تۆ خۆت ڕایانی لەسەوی کە ڕۆژوو ئەو شتە سەختە نییە کە لێی بترسم و ئەمانە. وەکو مامۆستایەکیش فەرمووی قسەیەکی جوانی فەرمووی ئەو کەسانش کە هێشتا ڕەمەزان دەستی پێ نەکردووە ئەیکەن بە بیانوەڵێن ئەرێ بە ڕۆژوو بین بە ڕۆژوو نەبین ئەتوانین ناتوانین، ئەگەر لە مانگی شەعبانە یەک دوو ڕۆژ بگرن ئیتر بۆیان دەرەکەوێت ئایا لە ڕەمەزانیشە ئەتوانن بە ڕۆژوو بنیاننا، ئەگەر لەو ڕۆژانی شەعبانە وەزعیان تێکچێ ئیتر با ڕەمەزانیش بە ڕۆژوو نەبن، هەم لە لای خوا عوزریانەیە هەم وەکو چۆن ئەڵێ خۆشی دڵنیا ئەبێ کە ئایا ئەتوانێت یا ناتوانێت. بێگومان هەر کارێکی ئینسان دەستی پێکا پێشەکی ئیستعداد و خۆ ئامادەکردنی ئەوێ بەتایبەت کارێکی وەکو ڕەمەزان کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەتایبەت خۆی بۆ ئامادە کردووە، وەکەوەی کە هەمیشە ئاواتە خواست بۆ خوای گەورە بیگەێنێتە ڕەمەزان و پێشتریش لە شەعبانە زۆر بە ڕۆژ بووە، لە هەموو مانگەکان زیاتر بە ڕۆژ بووە، بەڵام تەوجیهی کردووە کە موسڵمانان لە 15 شەعبان و ئیتر بە ڕۆژوو نەبن وەکو ئیستعدادێک خۆ ئامادەکردنێک بۆ ڕەمەزان. ئەو ئیستعدادێک کە پێویستە ئینسانی ئیماندار و موسڵمان وەرگرێ بۆ ڕەمەزان، ئەوەی ئیستعدادێکی ڕۆحیە. لە جانبی مادی و لەوانەیە زۆر کەس بیەوێ خۆی ئامادە بکات، بەڵام ئەوەی کە زۆر مهمە ئیستعداد ڕۆحیەکە و خۆ ئامادەکردنی گیانیە ڕۆحیە کە ئینسان ئەگەر ژەنگ و ژارێک ئەگەر شتێکی خراپ پێشتر بە دڵیەوە نووسابێ، تاوانێک هەڵەیەک گوناهێک دڵی بە جۆرێک بە ئاراستەیەکتردا جوڵاوێت لە ڕەمەزاندا خۆی ئامادە ئەکاتەوە لە ڕەمەزاندا ئەو ژەنگ و ژارە ئەو خراپەکاریانی کە تووشی بوون نانهێڵە. بەڵێ خۆ ئامادەکردنی ئەوێ بەوەی کە ئەمە شەپۆلێکە، ئەمە دەریایەکە، وەکو یەکێک لە زانەکانە فەرمێ ڕەمەزان وەکو دەریا وایە، چۆن دەریا خوای گەورە مسەخەری کردووە بۆی کە کەشتێک بەسەریا تێئەپەڕێ، کەشتێک بۆ قورسیە بەسەریا تێئەپەڕێ و ناو ڕووبارەکە ناو دەریاکە لؤلؤ و مەرجانی تایە، گۆشتی ماسی تایە، ئەنواع جۆر گۆشتی تایە، هەر بۆ خۆی جوانیەک ئەدا بە ڕۆحی ئینسان، بە چاو و جەستەی ئینسان کە کاتێک تەماشایەکە. ڕەمەزانیش کەسێک چۆن ئەچێ بۆ سەردەریا دەبێت خۆی بۆ ئامادە بکە، چونکە ئەگەر خۆی ئامادە نەکرد وەک چۆن ئەو کەسانی کە ئەچن بۆ سەردەریا بۆ سەیران هەندێکیان شتی جوانی لێبێن، بەڵام هەندێکی ژانە خنکێن و ناگەڕن، چونکە ئیستعدادیان نەبووە، ئامادەییان نەبووە، یان بە هەڵە ڕۆشتون. ئەمەش کەیە کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ڕوبە صائم لەیسە لەه فی صیامه ئیلا الجوع. زۆر کەس هەیە کە بە ڕۆژوو ئەبێ بەڵام ڕۆژوەکەی جگە لە برسێتی هیچی بە نامێنێتەوە. بێگومان ڕەمەزان لەبەر ئەوەی کە مانگی عیبادەت و مانگی هەوڵ و مانگی نزیکبوونەوە لە خوا و نزیکبوونەوەی ئینسانەکانە زیاتر لە یەکتری، بێگومان کۆمەڵە ئامادەکاری ئینسانی مسلمان بۆ کردووە، نەک دەیەوێت بەڵکو بۆی کردووە. لە ڕووی عیبادیەوە ئەوەیە کە مادەم ئینسانی مسلمان ئەهلی نوێژە، ئەهلی جەماعەتە، ئیلتیزامی بە مزگەوتەوە هەیە، کەواتە لە تەراویحی شەوان ناترسێت، لە ئاوەدانکردنەوەی عیبادەتی شەوان ناترسێت. لەبەرەوەی مسلمان لەگەڵ قورئانە هۆگری هەیە لە پێش ڕەمەزانیش لە خوێندنەوەی جوزئێک لە قورئانیان ختمێک و چەند ختمێکی قورئان ناترسێت. لەبەرەوەی ڕەمەزان مانگی عیبادەتە و مسلمانیش لەسەر عیبادەت ڕاهاتووە بە هەموو جۆرەکانیەوە، وەکو ڕۆژوگرتنی سنەت وای لە یەکا کاتێک کە ڕەمەزانیت ئامادەکاری عیبادی بۆ کردووە، و هەروە ئامادەکاری دەرونیشی ئەبێ ئینسانی مسلمان هەبێت، چونکە ئەگەر ئینسانی مسلمان هەر قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی هەر ئەرکێک ڕووی تێ بکات، ئەگەر پێش ئەوەی ئەرکەکە ڕوبەڕووی بێتەوە و دەستکا بە ئەنجامدانی، ئەگەر لایەنی دەرونی بەرز بێ و دامەزراو بێ و خاوەنی هیممەت و عەزیمەت بێ، ئەو کاتە کارەکە هاتە پێشەوە بە ئاسانی ئەتوانێت ئەنجامی بدا و بیگەیەنێتە هەوار کۆڵوبارەکەی. و هەروەها لە خوێندنەوەی ژیاننامەی زانایان و هەڵکەوتوانی ڕابردوو یان پێشینانی کوردەواری خۆمان کە لە کاتی گەرمای هاوینە، لە کاتی سەرمای سستانە، درێژی ڕۆژ و کەمی ڕۆژ و هەر حاڵوبارێکا بێت، بەبوون و نەبوون بە ئاوارەی و لە سەرماڵە لە هەر حاڵوبارێکا بێ دەستیان بە ڕەمەزانەوە گرتووە و لەگەڵ ڕەمەزانە پەیوەندیان هەبە وامان لێکا کە ئێمە هیممەتمان پێ ببەخشێت. بۆیە کە بیر ئەەکەینەوە وەکو مسلمانێک دەستمان گرتووە بە سنەتەوە
وەکو ئامادەکارێکی دەرونی هیمەتمان بەرزە وەکو شوێنکەوتنی پێشینە چاکەکانی خۆمان کە ئەهلی عەمەل بوون ئەوە ئەو کاتە کە ڕەمەزانی یەت و نزیکە بێتەوە نەک ناترسین بەڵکو دڵخۆش ئەبین و خۆشحاڵە بین بەوەی کە مانگێکی تەوبەکردن و هەڵوەرینی گوناهەکان و بەرزبوونەوەی دەرەجە بەرەوە پێشمان هاتووە بۆیە پێشینە چاکانی ئێمە چەند مانگێک پێش ڕەمەزان ئەیان و خۆیان بمانگەینی تە ڕەمەزان تەمەنمان بۆی ئەجرە گەورەمان دەستکەوێت بۆی ئەو کەسانەی کە باسی ڕەمەزانیان لەلا ئەکەیت و ڕۆژوان لەلا ئەکەیت کە ئەترسن ئەوە بێگومان بە لە پێشە ئامادەکاری عەمەلی و دەرونیان بۆ نەکردووە بۆیە کە باسی ڕەمەزان نەکرێت ئەترسن بێگومان ئینسانی مسلمان نەک ئامادەکاری پێویستە بەڵکو ئامادەکاری کردووە. لە ڕاستە ڕەمەزان عیبادەتێکە تاک لێ بەرپرسە بۆیە هەر تاشێک لە ئاسخۆیەوە لە بەرامبەری ئەم عیبادەتەیە پێویستە خۆ ئامادەگی بکە خۆ ئامادەگیکردنیشی لە نەتیجەی تێگەیشتن و خوێندنەوەی ئەوە بۆ ڕەمەزان واتە ڕەمەزان لای ئەو چییە بۆ نمونە لای من ئێستا ڕەمەزان بریتیە لە وێزگەیەک بۆ گەشە سەندنی لایانی ڕۆحی خۆم و دەرفەتێکی باشە بۆ ئەوەی لەم مودەیە کار لەسەر ئەوە بکەم و هەوڵی ئەوە بدەم ڕەزامەندی خوای گەورە بەدەست بهێنم و بە هەشتێک کە خوای گەورە وعدی داوە منیش ببم بە خاوەنی کاتێک کە تاک ئاوابی لە ڕەمەزان بکاتەوە دیارە ئەو کاتە ئامادەبوونیشی بۆ ڕەمەزان ئامادەبوونیشی نەوعی ئەبێ جیاوازەوەی کە خەڵقێکی گشتی لەوانەیە ڕەمەزان لای ئەو بریتی بێت لە عیبادەتێک سزادانی جەستەییە و بێزاریەکە و کاتێکە کە نازانە چۆن تێپەڕێن لەبەرەوەی هەموو چێژەکانی بۆ ماوەی ژیانی بۆ کاتێکی دیاریکراش بێ لە هەموو چێژەکان مەحرومە. خۆمەدەکردن بۆ ڕەمەزانە کووتمان لایەنێکی ڕۆحی هەیە لە لایەن دەرونی یەکەم شت پێویستەکە لە دەروونەوە خۆمان ئامادەکەین. قورئانی پیرۆز كاتك فرمي أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بدستواجه قترمان لقلقا بو أم مانجا كأمانجيرتو دلي رمضان آشنا كدني إيوه بپروسەیەکی دینداری نەک تەنها لە ئێستاە زۆر لەگەلەکانی پێشی نیشان پرۆسەیە هەبوو وەکو کەما کوتیب علی الذین من قبلکم کەوابوو بەستنەوەی ئەم نەتەوەیە بە نەتەوەکانی پێشینەوە کە خاوەنی پەیامە ئاسمانەکان بوون. ئەمە بریتە لەوەی کە فەرمێ الذین آمنوا کتب علیکم لە خوایەکی بەدەسەڵاتەوە بۆ تۆی ئیماندار خیتابێ لە خواوە بۆ من خوا بە منە فەرمێ پەروەردگارە بە منەڵێ یا ئەیها الذین آمنوا ئەمە ڕۆحم ئامادەکە پێش هەموو شتێ ئاوێزان مەکە بفيبي إيمان الذين آمنوا بانغش مكا نيبا أيها الناس قسمنا قلعا كافر الذين آمنوا خطاب أبو أوانك إيمان يعني هي أوانش كإيمان يعني هي نابا يعني لسونجي خوشويستيوا لسونجي معرفية كي برلا خوشويستي خوا ناسا بوي بيش مش بروحهم آماده به كروحيش مخوا آماده كابوي بروسيك يا وان جنب دو هم يعني براسي لروي أمراض لروي بيداوي سكاني جان أوي كوا كسيك كاسب كارم ئەگەر ئەتوانێت دەست لە ئیشەکەی هەڵگری ئەمانگە خۆی تەرخانکە بۆ پرۆسەی بەندایەتێکنی ڕەمەزان ئەتوانێت لە ئێستەوە پاشەکەوتی کە بێ بۆ یەکدانە مانگ خواردن و پێداویستەکانی دابین کرد بێ و وازە کارەکانی بێنێ بەڵام خۆی تەرخانکە بۆ بەندایەتی ئەمەش خۆ ئامادەکردنێکە. خۆمەدەکردنێکی تریشمان هەیە کە پەیوەندی هەیە بەوەی کە چەند دەتوانی لە مانگی ڕەمەزانەدا دەرفەت بۆ خۆت دروستکەی فراغ بۆ خۆت دروستکەی بۆی زیاتر بدەی بە پەرستش ئەگەر کەسێ سەرقاڵی زۆری هەیە پرۆسە و پرۆژەی زۆرتری هەوە لە کارکردنە بەڵام ئێستا ئەتوانین بەشێکیان خۆمانی لە دەست بەتاڵ بکەین بەڵام بۆ ئەمە بگلا ببینەوە یەکلاکردنەوەیەکمان پێویستە لە ژیانە چونکە ئەمە دەرفەتێکە تێئەپەڕێ و پێویستیشە لەم دەرفەتە سوود وەربگرین چونکە ئینسان لە ئیسلامە فەرمێ یەکێک لەو حکمەتانی کە فێرمانەکە ئەوەیە لە هەر جێگەیەکە حکمەتێک هەبوو ئەبێ موسڵمان کەسێکە شایستەترین کەسە بە وەرگرتن و هەڵگرتنەوەی حکمتێک لەم ڕەمەزانەدا دان حکمت هەیە ئەبێ کەسی عاقڵمەند و ژیر خۆی لێ بەش نەکات دانە دانە هەڵگرێتەوە لە ژیانە بۆی بێ دەرفەت بە خۆی دروستکە. دەرفەتێکی تریش هەیە کە بەڕاستی بریتێ لەوەی کە ئەی خۆی چۆن یەکلا کاتەوە لەو بواری جەستەی ئایا جەستت ئامادەیە بۆ ئەم ڕۆژوانە بیگرینیان نا جەستەی ئینسان جاری وا تووشی نەخۆشی دێ تووشی گرفت دێ. قورئانی پیرۆز ئەمەشی بۆ یەکلاکردوونەتەوانی ئەوانەی کە نەخۆشیان هەیە ئەوانیان کە لە سەفەران ئەوانیان کە مەسەڵەن توانای جەستەیان نەماچووکە پیر بوون و چوونەتە تەمەنەوە هەموو ئەمانە یەکەیەکە حەلی بۆ داناون. ئەگەر کەسێ سەفەری هەوە لە ڕەمەزان نەیکا باشە بۆ توانین ڕۆژەکە بگرێ سەفەرەکانی ئێسا بکە یا پێشی ڕەمەزان یا بیخە دوای ڕەمەزان چەند دەتوانین خەمە دوای ڕەمەزان خەمە دوای ڕەمەزان بۆی لە ڕەمەزاندا بتوان ڕۆژەکە بگرم تا نەبم مسافیر و ڕۆژەکەم لە کیس چێ ئەگەر نەخۆشیەکەم هەیە ئەتوانم عیلاجێکم ئێستا بە شوێن عیلاجی ئاگەڕم بۆی لە ڕەمەزانە بتوان ڕۆژ
ڕۆژەکەم بگرم خۆ ئەگەر لە ڕەمەزانی شە هەمان نەخۆشیم هەبوو خوا دەرفەتی داومەتێ هەموو ئامانەش نە چوارچێوەی خامەدەکردن کە بە هەمیان ئەوترێ خۆسازدانی ئینسانە خۆیلاکردنەوەیە بۆ ئەنجامدانی ئەم خولە نورینە خواییەی کە پەروەردگار ئێوێ لە مانگێکە ئێمەی تیا بەهرەمەند کە بە بەهرەکانی ئیمان دیارە وەکو جەستەیەکە ئەوەیە کە ئینسانە بێ بەڕاستی بە تایەتی ئەوانی تەمەنیان هەیە گەنج ینی باشترێکە و گەنجێکی ژەگە بزانێ نەخۆشە یان ئافرەتێکە ئەزانێ حەملی هەیە ئەمانە ئەبێ بەڕاستی پێش ئەوە یا پرسی دکتۆرکەن یا خۆیان تاقیکەنەوە ئەیان کەسێکە بڵێن ئیشەکەی وایە لە ڕەمەزانی شابێ ئیشکە لەگەڵ وەساکە یا قسە بکە لەگە خاوەنکارەکە قسە بزانێت چەند ڕۆژ مەجالی ئەدا بیکە ئەمانە هەمووی ئامادەی جەستەیی ینی ئەو ئافرەتە بەڕێزە خۆی ئامادەکە بزان ئایا من ئەتوانم بە ڕۆژوو مشیر بم بە مناڵەکەم ئەتوانم بە ڕۆژوو بڵێن ئافرەتێکە بڵێن حامیلەیە ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەتوانێت خۆی تاقیکاتەوە پێش ڕەمەزان بۆی بتوانێت ئایا ڕەمەزان ئەتوانێت بیگرێت اینجا کە یاخود سەردانی دکتۆر بکە و کەسانی کە نەخۆشن بە تایبەتی ئینسانە بە تەمەنەکان بە تەمەنی وە هەیەڵە بەخوا من ئەوە 6 ساڵە ڕۆژوم گرتووە ڕاستە 6 ساڵە تۆ گرتووتە شەڵا بۆشە نووسرا بەڵام بێ بزانی کە ئایا لەمە دو ئەتوانیت خوای گەورە خۆی ئەفەرمێ لە قورئان هەرو خوای کە ئەفەرمێ ڕۆژ و فەرزە هەرو خوایش جەلە جەلاله ئەفەرمێ وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين کەسێک کە نەیتوانی چونکە تۆ تا بەرەو سەر ئەچی زەعیفە بی چاو زەعیفە بێ دەست زەعیفە بێ توانای ڕۆشتن زەعیفە بێ توانای بیرکردنەوە بۆیە بێ ینی هەوڵ بات لەو لایەنەوە خۆی ئامادە بکە یا پرس بە دکتۆر بکە بۆی کە کەوتە ڕەمەزانەوەی دڵی صاف بێ ئایا بە ڕۆژوە بێ یان نە پاشانیش ئەمێنێتۆ سەر لە ئامادەی ڕۆحی ئامادەی ڕۆحی ژوتم ئەگەر ئەو جۆرە عیبادەتانە پێش ڕەمەزان بکات ئەوەی تر ئامادەیەکی ڕۆحی بۆ دروستەوێت چونکە هەستەکەی کە ئیتر ڕەمەزان مانگی تەراوی حوشە و نێژە ڕەمەزان مانگی بە ڕۆژوو بوونە لە بەیانی و تا ئێوارە ڕەمەزان ئێستا خەڵک هەیە دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بێڵێ دووشەمەیەکە بە ڕۆژوو نەبم نیوەڕۆ برسیم نییە چونکە ئەو نەڕاهاتوون لەسەر دووشەمان نان ناخۆم نیوەڕوان ئیتر ڕاهات ینی چۆن ئامادەیەکی نەفسی و ڕۆحیم بۆ دروست بووە پاشانیش ئینسانی مسلمان بڵێن بە قورئانەوە خۆی خەریکە ئەمانە هەمووی واد لێکەیە کە تۆ ئەشتە خوێنیتەوە لەسەر ڕۆژوو عادەن لە ناو مێشکتا دروستە بێ کە تۆ بەرەو مانگی ڕۆژوو ئەچی بۆیە لایەنی ڕۆحیت ئامادە ئەبێ بۆی کە ئەو مانگە هاو بە جوانی بە تایبەتی تەوبەکردن زۆر گرنگە چونکە تەوبە عیبادەتێکە پەیوەندی بە ڕۆحەوە هەیە ئینسان والیەکە کە ئامادە بێ بۆ ئەو مانگە لە ڕووی ڕۆحیەوە اینجا وەکوتم چاکەکردن لەگەڵ خەڵک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر دەستی شوێناوە بەسەری هەتیوێکە ئەوە تەئسیری هەیە ینی بۆ چونکە دڵخۆشکردنی هەموو ئینسانێک تەئسیری ئیجابی لەسەر تۆ هەیە و ئینسان عادەتەن کەشتی چاکەکە لەناو خەڵکە حەزەکەی باسیکی بەڵام کە خراپە ئەەکەی حەزانی کەس پێی بزانێ بۆ لەبەر دایمە ئیسلام ئینسانی هەندا بۆ کاری چاکە لەبەر کاری چاکە دایمە سەرە بەرزە لە هەموو شوێنێ جا بۆیە یعنی بەڕاستی ئەوانە هەمووی ئامادەی ڕۆحیە کە ئینسان بتوانێت کە چۆن ناو ڕەمەزانەوە بە ڕۆحێکی سووک و بە لەشێکی ساغ و بە هیمەتێکی ئازایانەوە بچێتە ناو ڕەمەزانەوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابەکانی فەرمووە من صام رمضان ئیمانا واحتسابا تۆ بە پێش ڕەمەزان یعنی خۆلی لایکەیتەوە کە تۆ بە ڕۆژوو ئەبێت حتا لە ڕۆژووی فەرزە ئەبێت شەو نیەتەکە و هەبێت کە تۆ بەیانی بە ڕۆژوو بێ ئامادەییە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمانی هەبێ بە شتێک چونکە ئیمان گەورەترین پاڵنەرە و پاشانیش احتیسابن بەتەمای پاداشتەکەی بی نەک بڵێ وەڵام من بە ڕۆژوومە بێ خەڵک احترام بگرن ئەبێ خەڵک لەبەرم هەڵسن ئەبێ خەڵک تووڕەم نەکەن ئەبێ خەڵک ئەبێ تۆ بزانین خۆ بە ڕۆژوویت خێرەکە و لە کیز ناچێت لە ڕووی ڕۆحیەوە ئێمە ئەگەر تەماشا بکەین هەر کەسێک بپرسێ ڕەمەزان لە ڕووی جەستەیی ئەگەر تەماشا بکەین ئینسان ئەگەر برسی بێ ئەگەر هیلاک بوو ئەمە خۆی بۆ خۆی ناڕەحەتە کەسێک هیلاکە بێ بەوەی کە خواردن ناخوا یعنی مەناعی کەمە بێتەوە تووشی ژانە سەرە بێت لەبەرەوەی کۆمەڵێک مەناعە هەیە سەرەتا تا جەستەی ڕادێ دابەزە مەناعی نامێنێ بەڵام لەولاوە لە جانبی ڕۆحیەوە ئەم برسیە کەچی لە جانبی ڕۆحیەوە هیمەتی زۆر بەرزە هیمەتی بەرزە بە ئەندازەیەک حەزەکە زۆرترین قورئان بخوێن حەزەکە زۆرترین وەقت لە مزگەوت بێ حەزەکە زۆرترین چاکە لەگەڵ خەڵک بکە حەزەکە زۆرترین باشترینی سەروەتەکەی ببەخشێ بە خەڵکێک بۆی خەیری زیاتر بگات کەواتە ئەم ئیستیعدادە ڕۆحیە پێویستە کە ئینسان هەم لە جیهەتی جەستەییەوە خۆی ئامادە بکات لە جیهەتی جەستەییەوە خۆی چۆن ئامادە بکات ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام ئەفەرمێت تەسەحەڕوا فەئینە فی السحوور بەرەکە
پارشێ بکەنەوە لە بەرەوەی پارشێوکردن بەرەکەتی تایە ئەم پارشێوکردن کە ئەم ئینسانێکا بۆی جەستەی نەشکێ نەڕوخێ پاشان پارشێ بەربانگ زوو بکاتەوە تعجیل الفطر بەربانگ زووکردنەوە بۆ ئەوەی کە ئەگەر هیماندوو بوو زوو ڕۆژەکەی بشکێنێ و ئیسعدادێکی بۆ دروست بێتەوە بۆی دیسان دەست بکاتەوە بە عیبادەت بۆی کە لە جیهەتی جەستەییەوە لە جیهەتی لاشەیەوە خۆی ئامادە ئەکا بەوەی هەر پارشێوکردنەکە کە جەستەی بەقۆ دەکا عیبادەتە هەم بەربانگکردنەوەکە کە زوو بەربانگ کاتەوە دیسانەوە عیبادەتە لە جیهەتی ڕوحیەوە خۆی ئامادە ئەکا بەوە کە پاڕانەوەی زیاتر ئەبێ نوێژەکانی زیاتر ئەکا ئەوە هیچ کە بە ڕۆژوو ئەبێت لە فەجرەوە هەتا ئێوارە بەڵام لە ئەسنای بە ڕۆژوو بوونەوەکە قورئانە خوێندە چکە قورئان لە مانگی ڕەمەزانە دابەزیوە مانگی دابەزینی قورئانی پیرۆزە ئینسان هەست بە وجودی مەلایکە کە یعنی لە ڕووی ڕوحیە وایە ئەوەندە ڕوحی بەرزەبێتەوە هەست بەوە کە هەموو کاتێک مەلایکە لەگەڵایەتی چونکە ئەم ئینسانە لە جیهەتی ڕوحیەوە ئەوەندە چێتە پێشەوە جیهەتە حیوانیەکانی خۆی لە جەستەیان نامێنێ ئینسان لە دوو بەش پێگاتوە بەشێکی ڕوحی و بەشێکی مادی بەڵام لە ڕەمەزانە بەشە مادیەکە کەمترە بێتەوە بەشە ڕوحیەکە زۆر بەرزە ئینسان دەست لە حەڵاڵەکانیش هەڵەگرێت لە ڕۆژە خۆ ئاو خواردنەوە حرام نییە لە ئەسڵا خواردن حرام نییە پیاوە ئافرەت کاتێک بەیەکەوە بن لە ئەسڵا عیبادەت دەکەن بەیەکەوە ئەگەر حتا پێکیشەوە بخۆن عیبادەت دەکەن بەڵام لە ڕەمەزاندا هەموو ئەمانە چ خواردن و خواردنەوە چ کۆبوونەوەی ژن و مێرد بەیەکەوە ئەمانە لە ئەسڵا حرامین بەڵکو مباحن و زۆر جاریش دەبن عیبادەت بۆ بەهێزکردنی جەستی ئینسان بەڵام لە ڕەمەزانە ئینسان ڕوحی ئەو نەبەرزار جانبە ڕوحیەکەی ئیباتە ئاستی مەلایکە ئیستعداد ڕوحیەکەی وای لێ کردووە کە واز لە حەڵاڵەکانی ژێنێ چ جاوی کە واز لە شکاندنی خەڵگەیەنێ واز لەوێنێ زمانی بەخراب بێنێ بەخراب بەرامبەر بەخراب بەکاربێنێ لە بەرامبەر خەڵکانی تردا ئەو ئامادەکاریانەی کە ئینسانی مسلمان پێویستە ئەنجامی بدا ئەوەیە کە سەرەتا بیرکاتەوە دیارە ئەو مسلمانانەی زۆری نەمان ڕۆژوی ترمان ئەنجام داوە و ڕەمەزانی ترمان بەڕێ کردووە ئەزانین ئەرک و واجباتەکانمان لە ڕەمەزانە چییە ئەزانین کۆمەڵگەکەمان چی پێویستە بۆیە پێشووتر ئامادەکاری بۆکەین ئامادەکاریەکان بۆ ڕەمەزان ئەوەیە لە ڕووی عیبادەتەوە ئەو بێگومان خۆمان یەکلا ئەکەینەوە تۆکمە ئەکەین بۆ ئەوەی کە لەو مانگەدا هەلە فرسەتی لێخۆشببوونی خوا و ڕدابەزینی ڕەحمەتی خوا و فرسەتی نوێبوونەوە و تازەگەری و دامەزرانی ئیمانە لە بەردەستمان هەوڵ دەین فرسەتەکانمان لەبەر دەست دەرنەچێ و هەروەها لە ڕووی مالیەوە ئەبێ هەوڵ بین حسابات و کتاباتی خۆمان ڕێخین قەرزمان لای کێیە حسابی کەین کێ قەرزی لامانە پێی بدەینەوە ئەگەر لە توانامانە هەبوو بۆ ئەوەی ئەگەر حەقێکی خوایی لەسەرمانە لە زەکات هەژارەکان چاوەڕێی دەستمانەکەن ئەبێ پێش ڕەمەزان هەوڵ بین حساب و کتاباتێکی خۆمان بکەین بۆ ئەوەی لە ڕەمەزانە ئەجر و پاداشتەکانمان زیاد بکەین لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی تێکەڵاویشەوە بێ هەوڵ بدەین پەیوەندیە کۆمەڵایەکانمان تۆزێک کەمترکەینەوە بۆ ئەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ خۆی ئاوادانکەینەوە واتە ئەو سەردان و سیاحەت و گەشت و سەفەر و سەیرانەی کە لە پێش ڕەمەزانە کردومانە ئەبێ لە هەوڵ بدەین تێرمان لێ خواردبێت لە ڕەمەزانە هەوڵ بین گەشتی ئیمانی بکەین سیاحەتی عیبادەت بکەین خەریکی خواناسی و تەقوا و بەندایەتی بین زۆر کاتەکانمان بەشتی لاوەکی بینینی مسلسلات بینینی مەسەلەن یاریە جیهانیەکان بەمانەوە کاتمان سەر بکە لە ڕاستیات کەوتو ڕەمەزان ناوی ڕەمەزان خۆی لە خۆیە کە یەت هەموو مسلمانێک بە زیهن یادێت یعنی عیبادەت خوێندنی قورئان شەو نوێژکردن ڕۆژ و گرتن بەخشین و سەدەقە سەلام و کەلام لێکردن جەماعەت و ئامادەبوون لە مزگەوت هەموو ئەم کارانە ئەگرێتەوە بەڵام بەداخەوە کۆمەڵگەی ئێمە یان ئێستا کۆمەڵگە مسلمانەکان هەر لە ئێستاوە دانیشتن بەلای کەناڵەکانەوە کە هەندێک ڕیکلام و هەندێک ڕاگەاندنەکان وا ڕیکلامەکەن بەوەی کە ئەمە زنجیرەیەکی سی ئەڵقەیە و ئەمە بڕینی پێکەنی ناوی و هینی تەنز ئامێزە کە بەداخەوە کاتەکانمان لەوا سەرفەکەین بۆیە پێویستەکە ئینسانی مسلمان ئامادەکاری دەرونی کردبێ بۆ ئەوەی کە بە عیبادەت سەرفیکە نەک خواپەنامان بدا بەسەرفکردن لە شتێکە کە سبەینە لە نامەی ئەعمالمانە لە بەشی حەسەناتە نایبینیتەوە لە بەشی چاکەکان و هەڵوەرینی گوناهەکانمانە نایبینینەوە بەڵکو بەسەربردننی کاتە لە شتێکی بێخێرە بۆ ئینسانی مسلمان ئەو ئامادەکاری ڕوح و جەستەیی بۆ کردووە بۆ مانگی ڕەمەزان من پێم وایە ئینسانی ئیماندار کاتێکی هەیە خۆی بۆ ڕەمەزان ئامادە بکە مادام لەلای ئەو ڕەمەزان بریتێرەوە دەرفەتە باشە باشترین خۆ ئامادەکردن ئەوەیە لە ناخیەوە بڕیاری دابێ کە ئەم زەمانە زەمانێکی زۆر بەڕێزە کە بریتێ لە مانجێک و کاتێک کە خی گەورە ڕێ پێداوم
و خەڵاتیشی بۆ داناوم کە ئەوەیە دەفەرمێ ئەسەوم و لیوانە ئەجزی بێ ڕۆژوو بۆ منەوە من پاداش دەدەمەوە لەبەرەوە بە دەرفەتێکی باش دەنرخێنم و ئیشی لەسەر ئەەکەم پاشان بەشێشتی لە خۆ ئامادەکردنەکە ئەوەیە کە دوو عیبادەت یەکەمیان ڕۆژوو لە ڕۆژە دووهەمیان شەو نوێژ لە شەودا ئەم دوو عیبادەتە پێغەمبەری خوا فەرمێ من صام رمضان لە شوێنی ترە فەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه لە پێناو ڕەزامەندی خوای گەورە لێ خۆشبوون لە تاوانەکانم ئەو دوو دەرفەتەش لەدەست نادەم. پرۆسەی ڕۆژوگرتن خوای گەورە ناوی ناوە کوتیبە عەلەیکم الصیام نەک سەوم. بۆ فەرمێ کوتیبە عەلەیکم الصیام چونکە صیام معنای لۆغەویەکەی معنا منعە خۆگرتنەوە. پرۆسەی ڕۆژوو فێری گۆڕانکاریمان کات لە خۆگرتنەوە واتە فێر ببین ئەگەر شتێک بە کەڵک نەهات خۆی لێ قەدەغەکەین ئەها مانگی فێرمانەکە عادەتێکی 11 دانە مانگ هەموو ڕۆژێ 3 جار شەو ڕۆژێ 3 جار نانمان خواردووە ئێستا عادەتە گۆڕین زۆر ئاسایش ئەی گۆڕین کەوابوو ئەتوانین هەر کە عادەتێ لە کۆمەڵگەیە باز وە درێژیش بێ باز وە دەمێکێش بێ لە مەحاڵی گۆڕینەکەی ئەو ئێستا مەفەرێن مەحاڵ نییە ئەوە تا پرۆسەکانی ژیانی خۆت کە خواردن و خواردنەوەیەکە کە تۆ بەردەوام 11مان لەگەڵا خەریک بووی ئێستا دەیەک دانامانگە لە یەکەم شەوی دەست پێکایشی گۆڕیت و زۆر ئاساییشە دوای لە مانکە ڕادی کە دەست پێکە دۆ ساڵن دوای ڕەمەزان دوای ڕۆژەکان بەلاتەوە زۆر نامۆیشی دۆخێکی تر دۆخەکە سەرەکەیت لە خۆتە بێتاقەتی تا چەند ڕۆژێک لەگەڵ ئاوێزان نەبیتوانین ناڕەحەتی کابوو خودی ئەم پرۆسەیە ناوی پرۆسەی سیامە نەک سەوم بۆ پرۆسەی سیام پرۆسەی خۆگۆڕینە فێرمانەکە ئەمە بکەین ئەم گۆڕینە بەڕاستی ئەبێ ئینسان بەرەبەرزی بڕوا بەردەوام مانە جوانەکانمان تیا دروستکە ئەو شتانەی کەشتی جوانن چونکە ئیسلام مسلمان عەوداڵی جوانیەکانە عەوداڵی شتی چاکە عەوداڵی باشەکانە ئێمە بە شوێن باشییا بگەڕین کامەی جوانە لە خۆم بەرجەستێکم کاوە یەکەم شت فێرمەکە کە ڕۆژم گەر ئەبێ بەڕاستی لە زبانەوە دەست پێ بکەم زبانم پاکەمەوە لە جوێنەکان و قسەی ناشرین و تەعن و خیانەتکردن و بەرامبە خەڵگوتن و خوانەخواست دووڕیی و چی و چی و چی و ئەمانە کە بێتە هۆکاری ئەوەی خەڵکی تر بەهۆی من تووشی زیان ببن ئەبێ زبانم بەپارێزم دووهەم ئەم جایەتە سەرچی سەر ئەوکانی ئەندامەکانی ترم هەموو ئەندامەکانم ئەبێ پابند کەم بەوەی کە بڵێن ئەگەر چاکە پێ ناکرێ خراپەش مەکە بۆی قاعدێکی پێوتم پێغەمبەری خوا ئەگەر هات و ئەتوانی چاکە بڵێ بیڵێ و ئەگەر نابێدەنگ بە پرۆژەی ڕۆژوو ئەمەمان فێرەکە پێم بەڵێ ئەگەر زبانت ناتوانێ باش بڵێ چاکی پێ ناوتێ جوان نازانێ دەتخوا لە باشتە خراپەکانیشە بەشدار مەبە بە منەڵێ قاچەکان ئەندامەکانت گوێ چاوت هەموو ئەوانە ئەگەر توانای ئەوان نییە بە شوێن شتی باشە بگەڕێن شتی باش و پرۆژەی باش ئەنجام بن دەتخوا لە خراپەکانیشە بەشداری مەکە ئەمە بەڕاستی خودی ڕۆژوو پێمانەڵێ ئەبێ خۆمان لە هەموو شتانە بگرینەوانێ بۆیە قورئان باسەکە کە ئینسان خۆی لە خواردن و خواردنەوەگرێتەوە فەلسەفەی خواردن و خواردنەوەکە خۆگرتنەوەکە نییە حکمەتەکە لە پشتی ئەمەوەیە کە فێر دەکات فەلسەفەی ئەوەیە ئەگەر لە شتێکی حەڵال خۆ بگرمەوانێ ئەی شتێکی حرام و ناڕەوا ئەگەر فێرم کات لە خواردنێکی مباح واز بێنم ئەی فێرم ناکە لە تاوانێک واز بێنم ئەگەر پێم بڵێ ئاو خواردنەوەی قومێ ئاو حرام و قەدەغەیە لێم قەدەغە کراوە ئەی ئەوەی کە بەدەقێک لێم قەدەغە کراوە کە نابێ بیکەم کابوو ئەولاتر ئەمە ئەوە پێماڵێ مباحێک ئەگەر لەم ساتەیە حرام بێ هەوا حرامەکان ئەولاتر حرامن شتێک کە مەسەن ناپەسەندە کە بێڵن مەکرۆ ئەولاترە حرامە تا تاکو مباحی نەخۆم ئەگەر لە ئیسلامە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بفەرمێ تەنها ڕەفەسێک یەک قسەی بێمەعنا جوێنێک بەرامبەر براکەت خراپ و فزوق بێ ئەی خوا نەخواستە تەعەن لێدان و بۆتان بۆکردن ئەبێ چی بێ ئەی خوا نەخواستە تەکفیرکردن و ناردین بۆ جەهەنەم ئەبێ چی بێ ئەی خوا نەخواستە خستنە دەرەوەی لە بازەی موسڵمان ئەبێ چی بێ ئەی خوا نەخواستە حساب نەکردن و خۆشنەویستنی موسڵمانان ئەبێ چی بێ کاتێک کە قورئان پێم فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە بۆیە فێرمەکە ئەبێ ئەم پرۆسەیە بەرجەستە بکەم ئیماندار ئەگەر ببینە بێ برای یەکتر بێ ئەگینە هەر کەسێ برایەتی ئیمانداری قبوڵ نەبوو یانی موسڵمان نییە هەویەکەی ئێمە لە ناو کۆمەڵگەدا بەمەز ناستاوەتەوە ئەبێ برای یەکتر بین دە ئەم برایەتت داوای خۆشەویستیم لێکە ئەبێ تۆم خۆش بوێ من نەڕوانم بۆی هەیکەلت و دیکۆرت چییە بڕوانم بۆی کە مادام ئەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەنە محەممەدەن ڕەسوول الله نوێژەکان ئەنجام دەدە ڕۆژوەگری ئیتر برای منی وەلەو کانە هەر ناوێکت هەیە ئەبێ ئەمە بەرجەستەکەم ڕۆژوو پێم ئەڵێ بێ ئەمە بکەیت چونکە بێ خۆ هەموو خۆشەویستی ببێ وەرقەکان لە دڵی خۆتا دەربێنە دە ئەمە کێیکە ئەمە ڕۆژوو فێرمەکە ڕۆژوو سینەیەکی پاکم دروست دەکاتەوە بۆ دوای ڕەمەزان داتا بوومەتەوانێ بە سینەیەکی پاک بە دڵێکی پاک بە هەستێکی پاک بە نەستێکی پاک ماوە لەگەڵ کۆمەڵگەی خۆماکەم ئەمە پەیامی ڕۆژووە پەیامی ڕەمەزانی پیرۆزە کە فێرمانەکە جگە لەمە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام کاتێک کە ڕەمەزانە هات جۆ لە تەمەمەندی بە ڕەمەزان داوە
هەر لە جەستەیەوە لە تەعاملیەوە لە مامەڵەکردنیەوە لە هەڵسوکەوت و لەگەڵ کۆمەڵگەشە پێ لەگەڵ خێزانەکانی پێ دەرەکەوت هەر خودی ئەوەیە یعنی ئەزانی کە پێغەمبەری خوا لە مانگەدا جۆرە لە تایبەتمەندی هەبوو یەکێ تایبەتمەندیەکانی ئەوە بوو کە لە ناو خێزان منداڵەکانی خێزانەکانیە گۆڕانکاری دروستە بوو کە ئەزانی جۆرە لێ جدیەتی بۆ دروستە بوو ئەفەرمێ مێزەرەکەی لە دێ ئەخیرا کامایوانی بۆ شەوەکانی قەدر خۆی بۆ ئەبەست مێزەرەکەی بەس بەسەریەوانە خۆی ئامادە کرد و ئەیقەضا ئەهلەهو باشنی خێزانەکانی فەرموو هەستن ئێوە شەوەکانی ئەکرد باشتێکی زۆر پرۆسەیەکی زۆر نوێ کە جیا لە ڕۆژەکانی تر بوون خۆ ڕۆژانتی شەونێژی هەیە بۆ پێغەمبەری خوا بەس لە ڕەمەزانە نا شێوازێکی جیاوازی تری هێناوێنە ئەعتیکاف و شتێکی تر جگەلەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ڕۆژەکانی ترا زۆر سەخاوەت بوو بەڵام کە مانگی ڕەمەزانە ها فەرمێ ئەجوەدە الناس ئەوە بە سەخیترینی کەسی ئەو کۆمەڵگەیە ئەگەر ڕۆژانێکە مەسەن لە مانگێکە 100,000 ببەخشی بێ ئێستا 300 و 400 دەبەخشێ ئێستا 500 ئەبەخشێ گیرفانی واڵاکە بۆ هەژارەکان ئەوەی دەوڵەمەندە ئەوەی کەوا مەسنجار کەسە لە بواری خۆیە ئەوەی زانایە ئەتوانێت بە عیلمی ببەخشێ ئەوەی دەوڵەمەندە پارەدارە توانێت بە سامانی ببەخشێ ئەوەی ئیش قسەزانە دەتوانێت بە قسەکانی ببەخشێ ئەوەشی مواقفی هەیە ئەتوانێت ئیشکە لە کۆمەڵگا خەڵکی قەناعەت پێکە بەوە بەخشینی خۆی بکە شەرنی هەر بەخشین پارە بێ بەخشین هەموو شتێکە دیارە خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان یەکەم شتێک گرنگە ئەوەی کە ڕەمەزان مانگی کۆکردنەوەی خێر و خێراتە بەڕاستی چۆن کەسە زیرەک و هۆشمەندەکان یا ئەو مناڵانی کە دایک و باوکیان زۆر دڵسۆزیانن چۆن لە کاتی فرسەتەکانە ئاگاداری مناڵەکانیانن یان چۆن کەسە زیرەکەکان لە فرسەتە تایبەتیەکانە خۆیان زۆر زیاد لە حەد ماندووەکەن و واز لە زۆر خۆشی خۆیان هێنن یاخود چۆن بازرگانم تێگەیشتوەکان یاخود چۆن کەسە ڕامیاریە وریاکان چۆن سوود لە دەرفەتەکان وەرەگرن یان وڵاتە گەورەکانی دنیا چۆن سوود لە دەرفەتەکان وەرەگرن یان بڵێن شەریکاتە گەورەکان بە هەمان شێوە ڕەمەزان مانگێکی گەورەیە دەرفەتێکی گەورەیە بۆیە خۆ ئامادەکردن بۆی چەند قۆناغێکیەوە یەکەم ئەوەیە کە ئینسان تەوبە بکات چونکە تەوبە گوناحەکان ئەسڕێتەوە تەوبە گوناحەکان ئەسڕێتەوە کە لەشە سووک بوو ئەو کاتە تۆ عیبادەتەکان لەسەر بۆ حسابە عیبادەتەکان نابێتە هۆی سڕینەوەی گوناح چونکە تۆ تەوبە کردووە گوناحەکانە سڕاوەتەوە اینجا عیبادەتەکان ئەبێ بە زیادە خێر بۆ تۆ خێری زیادە بۆ دروستە بێ ئەمە فەرقی لەگەڵی تۆ لە ڕەمەزان تەوبە بکەی جارە گوناحەکان ئەسڕێتەوە بۆیە یەکەم شت ئەوەیە ئینسان تەوبە بکات دووهەم شت ئەوەیە کە ئینسان وەکوتم لە مانگی شەعبانە هەندێک لە ڕۆژەکانی بگرێ یاخود لە مانگی شەعبانە خێر بکات هەندێک خێر بکە ئەگەر کەمیش بێ بۆی لە ڕەمەزانە سەریعتر بێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەکو با خێری کردووە با چەنێ سەریع پێغەمبەر ئاوا سەریع بووە لە خێرکردنە هەروەها ئینسان لە پێش ڕەمەزانە یعنی جزء زیاتر بخوێنێ یان نیو جزء زیاتر بخوێنێ یا چەند لاپەڕێ زیاتر بخوێنێ بۆی لە ڕەمەزانە تااقەت هەبێ زیاتری کە ئەمە یعنی بە هەنگاو بڕۆ چونکە تۆ لە پڕ بتوێ قورئانێکی زۆریش بخوێنی تو لە بڕ بتوێ سەدەقەیەکی زۆرشکەی ئەمانە قورسە اینجا ئینسان وەروەها لە مانگی شەعبانە هەوڵ بە هەندێ بە سەراکردنەوە و لێپرسینەوەی دەوروبەر و خزم و کەس و ئەوانە بۆی کرێ بۆ ڕەمەزان باشتر بۆ یەکرێ ئەگەر بێ لەو لایەنەوە خێرکایە ئەو خێری پێ یا ئەو کەسانەی لەش بڵێن بیانێ ڕەمەزانێکی چاک بگرن یان لە ئەحکامەکانی ڕۆژ و شارەزا بن ئەتوانێت لە مانگی شەعبانە خۆی شارەزاکە گوێ لە کۆمەڵی وتاری زۆر بگرێت دەربارەی ڕۆژوو یان چەند کتێبێ بخوێنێتەوە دەربارەی ڕۆژوو بووی لە ئەحکامەکانی ڕۆژوو بزانێ کە کەوتە ڕەمەزانۆ ئەو پرسیارانە بکە کە زەرورن نەک هەموو بۆ هەموو شتێ هەر پرسیار بکە پاشانیش یەکێکی تر لە ئامادەکاریەکان ئەوەیە کە ئینسان لە پێش ڕەمەزانیشە بیر لەوە کاتۆ کە خوای گەورە لە ڕەمەزانە ئاسانکاریەکی بۆ کردوین شەونێژی بۆ هێناوینەتە پێشەوە بۆی بتوانین لە تەراویحەکانە بیکەین ئەوەش لە پێش ڕەمەزانانی خۆی عیشایان چەند ڕکعاتێ بکە بۆی لە دوایی لە تەراویحەکە بێتاقەت نەبێ یان بیانوو بە مامۆستاکە نەگرێ بڵێ بەخوا نوێژەکەی درێژە یاخود بڵێ بەخوا مزگەوتە زۆرەکە ینی ئێمە ڕاستە ئێستا زۆربەی مزگەوتەکان بۆ بە 11 بەڵام خۆی ئەگە 23 خێری زیاترێک بۆیە ئەوە بەو ڕێگەیانە ئینسان دەتوانێت خۆی ئامادە بکە ئاەتەکانی ڕۆژوو لە قورئانی پیرۆزە لە تقریبا لە 183 بەقەرەوە خی گەورە پرۆڕگار کاتێک کە باسی ڕۆژوو ئەکات تەنها باسی ڕۆژوو ناکە ئینسان بە ڕۆژوو بێ کۆمەڵی ئەخلاق من بە سەریعی ئەگەر فریاد بکەم بچمە سەریان یەکەم ئەو کەسەی بە ڕۆژوو بێ ئەهلی ئیمانە یا ئەیها الذین ئامنوا
دوم كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم إنساني من دار زاني بيش الرجل أسر خوي فرض بوا كواتا أزاني ما أخلاقي بيش وترى أمتاني بيش وترى إلا تكشي لعلكم تتقون بويك إنسان أهلي تقوى بخوي بارز الخرابو لشاكان خوي برازينتو باش عنديت بيا خوي يورا فرمي أو كسي كأتواني بالرجوع أيام معدودات إنسان فيركاك وقت لدسندا وقت لدزنا چەند ڕۆژێکی دیاری کراوە هەم لە جیهەتی ئەوی کە زوو بەسەرەکی هەم لە جیهەتی ئەوی کە خەیر و چاکانی ئەبێ زۆر بە فرسەتی وەربگرێ خەیر و چاکەکانی لە دەست نەداتێت ئەچکە ئەیامە معدوداتە اینجا فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر في يومانك كإنسان دائما واقع بين به دینی خەیاڵ نییە فێرمان ئەکا ئەم ئیسلامەتی و دینداریە بۆ خەڵکات و بۆ خەڵکاتەوە کە عەقڵی هەبێ کەسێک کە نەخۆشیە لە سەفەرەیە با بە ڕژوو نەبێ بەڵام فێری ئەومانەکە دوای قەرزەکەی بداتەوە فعدة من أيام أخر پاشان لە ئاەتی دوایەوە کە باسی دابەزینی قورئانەکە کە ئینسانی ئیماندار و مسڵمان دەبێ قورئانەکەی وازێنێنێ و بەردەوام شەهر رەمەضان الذي أنزل فيه القرآن بەردەوام خەریکی مراجعە و مطالعەی قورئانەکەی بێ ئالەو ئاەتانە خوای گەورە و پەروەردگار لە دوای کە باسی أو كاك فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر إن جاء فرمي يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خواي قولوا بالورقار أيوة بيمان والله إخوة آسان كاري لخلقي أبي كواتا إيماج أبي آسان كاربين بو خلق عسرنا راحاتي ما لسر خلق نبي باشان ولتكملوا العدة إنسان إيماندار دبي أجر وعدي دابك سع وعداكي توابك كاتي خوي بريت السروا ولتكبروا الله على ما هداكم إن جاء دائما إنسان شكرانا بجير لعلكم تشكرون دائما سباس جزار بلا برامبر خوا برامبر خلقي خوا إن جاء لدواء أمانة خوا يقولوا بالوردقار توحيدك من فيرك وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي خوا فيري أسلوبي بارانا مانا كخوايك لسر وحوز طبقي أسمانه بردوام لمانو نزيكا تنهال لي ببارينو كواتا بشويكي عام آية كاني ڕۆژوو لە قورئانە ئینسان ئەکەنە موحیدە کەسێکی یەکتا پەرستە ناخوا بپەرستێ بە لەفزی کوتی بە هەموو ئینسانەکان ئەچنە یەک ئاستەوە پاشا و گەدا و هەژار و وەزیر و گزیر و کەناس و جوتیار و کرێکار هەمویان بەیەکەوە لە یەک ئاستا بەیەکەوە بەڕۆژون لە فەجرەوە بۆ ئێوارە بەیەکەوە شەونێژەکەن بەیەکەوە پارشێوەکەن بەیەکەوە بەربانکەن هەموو ماڵەکان مصحەفی تیا و خەریکی قورئان خوێندن کە ئەمانە هەمویان بەیەکەوە پێمان دەڵێن ئینسان دەبێت بەندەی ڕاست و سەرڕاستی خوای گەورە پەروەردگار بێ أو آياتاني كباسي رجومان بوأكا يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام دو خالي زور قرين كمل ليرا لخزمة أماشي بيبكم يكم يعني أو ما بيدل كالرجو أركي جنية اختياري بيت واعتمروا في سر بشك بين لأنجام دانيا لأنجام نداني بلكو أركي واجبك إخوائية كابي أم مسلمانة مادام مسلمانة شون كوتي محمد المصطفى باوري كاملة بقرآن باوري كاملة بسنة أبي إلزاميا التزامي بيو بكات بابند بي بيوي ببي لادان بوينيا بلا بطاقة منية كاتمنية تأخير كم إلا بعذر ما قال عذرك هبيت بيانيوكي بكواتا همو مسلمانك أبي لناخي خويا أوفر بو بلا آتكاني قرآن وكرمزان واجبة شتيكي اختيارين بي أو واجبة جيبتك خالك كيشان أويا آتكاني روجو أو ما بيدله كبو عذابدان سزاداني إنساني مسلمان نهاتو أم رجوة أجر شي برسيبوني تايا أجر شي تينوبوني تايا أجر شي بتاقد بوني شي تايا بلان بوتشيا بوتشن خالك يا كم يعني بوه إنسان تيرو بوشتكان إنسان برسيو ببرجكاني بيركبتوا إنسان دولة من كان هجاركان يعني بيركبتوا إنسان سفر رازاوكان إنسان سفر خالكاني بيركبتوا مروف دەوڵەمەنەکان هەژارەکانی بیرکەوێتەوە و هەروە مرۆڤ داماوە مرۆڤ خوا پێداوەکان و ڕزق و ڕۆزیان بەسەر ڕژاوە ئەوانەی بیرکەوێتەوە کە خوای پەروەردگار بە نەبوونی و کەم دەرامەتی تاقیکردن کەواتە لە ڕاستیە یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوای گەورە ئاسانکاری ئەوێ نەگرانی بۆیە هەر کاتێکیش لەگەڵ ئەوەی کە ئەم ئینسانە مسلمانە واجبە لەسەری بەڕۆژوو بێ هەر کاتێک گرفتێک هاتە پێشی وەکو ئیشی قورس وەکو پیری نەخۆشیەوە ئەو کاتە خوای پەروەردگار لەسەری ئاسان کاتە ڕۆژوو تاقیکردنەوەیەکی خوایە بەڵام نەک بۆ عەزابدان بەڵکو بۆ بە ئاگاهێنانەوە لە ڕووی ڕۆحیەوە ئامادەسازیەکە لێوە دەست پێکا کە چەندێک یەقینم هەیە بەوەی کە ئەمە عیبادەتێک کە خوای گەورە لەسەری فەرز کردووم و ئەم عیبادەتانی خوای گەورە بەدەرن لە یان ئەم فەرمانانەی خوای گەورە بەدەرن لە فەرمانی هەر کەسێشتر کە بۆ کەسێشتری دەرەکە فەرمانەکانی خوای گەورە بۆ بەندەکانی یەکەم خوای گەورە بێنیازە لە عەبدەکانی خۆی
لەوەی کە ئەو عیبادەتە ئێمەیکەین هیچ سوودێک بەخوای گەورە ناگەێنێ. دووهەم ئەم عیبادەتانێک کە ئێمەیکەین سودمەندی یەکەم و کۆتایی خۆمانی وەکو ئیماندار، لەبەرەوە لەوێەوە ئەم خۆ ئامادەجی ڕۆحێ دروست دەبێت کە من یەقینم هەبێ ئەو فەرمانانەی خوای گەورە بەسەر منیا داوە هەمووی لە پێناوی خزمەتی خۆمدایە وەکو مرۆڤ. پاشان لە ڕووی جەستەیشەوە ئەم عیبادەتە بۆ خۆی لەخوا تەکلیفە، بۆیە ئەم تەکلیفە خوایە لەبەر چاومامێت خوای گەورە لە حەقی خۆی خۆشە بێ بۆ حەقی بەندەکانی. واتە لەو کاتی لە ڕووی جەستەیەوە من ئەبێ ئامادەسازێکی باش بکەم بۆی بتوانم ئەم عیبادەتە جێبەجێ بکەم. لەو کاتێک کە ناتوانم ئامادە بم لە ڕووی جەستەیەوە، خوای گەورە واز لە مافەکانی خۆی هێنێ. بەڵێ ئەوانەی مەسەلەن کە بەجۆرە لە جۆرەکان لە ڕووی جەستەیەوە لاوازن، مەسەلەن پیاوێکی بەتەمەنە یان کەسێک نەخۆشیی لەگەڵا، یان ئافرەتێکە شیری مناڵ ئەدا، یان ئافرەتێکە سکپڕە، یان قوتابیەکە لە ئێستا بەتایبەت لە کاتی ئیمتیحاناتە، ئەمانە هەمویان یان کەسێکە زوعفی توژە بێ بەهۆی ڕۆژۆکەوە، ئەمانە هەمووی لە شوێنی خۆیان ڕوخسەتی خۆی پێدراوە. لەبەرەوە دینی ئێمە تەکلیفاتەکانی بۆ خزمەتی مرۆڤاتیە لە ئەو شوێنەی کە مرۆڤ زیانی پێگەی لەوێدا حکمی شەرعی ڕائەوەسی، یان با بڵێن فەرمانە خۆیەکان ڕائەوەسن. بۆیە بەداخەوە لێرەم هێ بە دەرفەت وەریگرم بیستومەتەوە کە هەندێک کەس وان لەسەر ڕەمەزان قسە کردو بەتابەت لە بواری ئەوەی کە تەلەبەیەک دەخوێنێ و لە گەرمەی ئیمتیحانات هەیە و ڕەمەزانیش هاتوتە پێشەوە، وتێتی ئیمتیحانەکە هەڵبگرە بۆ ساڵی داهاتوو بەڵام بێ هەر بە ڕۆژووبی، کە ئەم تەکلیفە تەکلیفی خوای نیە، ئەمە تەکلیفی کابراایەک لەسەر مەزاجی خۆی واڵێ. ئەگەر نا لە ڕووی جەستەیەوە تۆ خۆت ئامادە ئەەکەی لە شوێدا تۆی مرۆڤ نەتوانی ئەم عیبادەتە جێبەجێ بکەی، خوای گەورە فەرمانی خۆی ڕائەگرێ. بۆ ئەوەی سکی برسیمان بۆ نەمێنێتەوە، فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس لەوە دەکات کە ئەگەر ڕۆژوو نەتوانێت ڕێگر بێت لەوەی کە ئینسان لە ڕووی زمانەوە زمان پاک بێ و لە ڕووی جەستەیەوە خۆی بپارێزە لە حرامەکان، خوای گەورە پێویستی بە توێنێتی و برسێتی ئەو نییە. ئەو جا بۆی تەنها توێنێتی و برسێتیمان بۆ نەمێنێتەوە، بۆ ئەم عیبادەتەش عیبادەتێکی خوایەکەوە بۆ ئەو ڕێنمانەی کە شەرع بۆمان دیاری ئەکا لە پێناوی بەرزڕاگرتنی ئەم عیبادەتەیە کە پاراستنی چاوە، پاراستنی زوبانە، تەنانەت پاراستنی گوێیە لە حرامەکان و دوورکەوتنەوە لە خواردنی حرام و خۆ سەرقاڵ نەکردن بەو شتانەی کە بێشەرعین، بەنای ئەوەی کە ئەم هەیە کاتم بۆ بگەڕێت، با بڵێن کەسێک دەڵێ بۆ ئەوەی بتوانم کاتەکەم بەسەر بەرم لە سەرقاڵێکە بەسەری دەبات کە سەرقاڵەکە حرامە. ئینسانی ماندار ئەبێ مادام ئەم عیبادەتە فەرمانی خوای گەورەیە و ئەمێ من خۆم جارێشتر پەروەردە بکەمەوە کە ئەبێ خۆم بپارێزم لە هەموو ئەو شتانەی کە شەرع بێ بێ شەرعیان نەزانێ.